کچه وره من 1500 ایشم هست اوش چای چلو من نهینی کچه مایاز هاو جوار تو چای لو میلی ورده ها ولو عم شوشي کچه ایشم هست کچه آخایست چاوری من دکا هاي لا غاولتو عادی کو کچه بسری تو آها آقا دری او دنیا بمن خوشا براز آرید کو هدي كودلي خوش نابي باشا زادر اتلو بينالش توكي كبو زيادكا کچه شرمی دکم لو شرميدك والله امبر آقا شمری دکم درم بس پیترم اساک اوروکا شش نیو مال برسه گوتی دبی هرم دن عازر ايه خير او زمان والله ناسا هي سبينه وتبزاني شكل والله ناسا مد اوروكا بي درم آقا شتو كمالو زيادك ويانا غيرك بدا بدخل كشا غيرت ما يامن اتوش عايز من ناسي حيت والله شرميدك اخذ سؤال هي هوارد يمو خواتش خوش نو حاصل وي بس ارتع باشا نيكي تنبري مريشك مان ماوي كودلي دبو سر دبر كشي هيك كراكي سنبري لو كشي سنبري اي سنبري خوش انت بتزعل ادكو ايه ده باشا دي امل ماري اتو بخوم او مريش كيلك كرا دربي خوش اي والد ادكو والله زادرت وغيرك دفصوزي كشي ماس وشي بيم قوتي او مريش هيك كرا سنبري ها كورا كودلم دي زادر سر باخو داي ظلم نادري تورناش كم زادر بليتسا مريشكا كمان زين تاني كي كدوا شش انا والله ششرانه ما شاء الله ما شاء الله وشي من ببركته اتو ببركتي اديكو اتو اليوم تسمى كورا كبركة دي زادر جه كنت قاعد براس توا هاي دبا وقتين دنيا كلاش كوفك لو دانا كلاش كوفك اوتا لا يدرك ليش دادنا لا يدرك او هو حركواتي ليه با اقل مالي بباشا ايه غمدنا بنا هو ها هكذا كورا تسلا بزادر لو لا باتي وخدنا سو خدنا ها لو اي لا هو كورا زادر نكي كورا اللي راي اخوة اماني نيها كورا الشيطان دو اتقيك بيك لا بلا يقتقدك تقبل صدقي واخوشا كورا لا بلا اخوة جرجني لا بدي كلاش كوفي زرجنا عادكو محمود بايه عصرني كاكا تو لو كنت دورت كاكا درنكا داي بخوا برام نايم كوري والله شي خواب زي سرت باندكات برام نايم ايش ما تركتر كم توا ونيا واستابكي توا ني استابكي توا كم كوري بابا يستابي توا دك كوري اخا تصور ما دك تو براس توا بس اورا ما كان بوشانه توا كاين يعني ستونا هي بيم كوري والله اني اخا ما عشر دبري خبر راسي كوري اورو اخا عفله لو والله قلت هم توري لو تشي جنديني والله نازانم داري من داري اخا يسنو تكريم براسته هاي مسريتو شو بيان كريا والله هو بزام كريتيا دباب بس او كاش نازم لوسيا بروسكشي سريع له من رواش او كلاشكو بلوسينا والله قلت بينا قلت عشان مشا كامل بينا كامل ايش بتيني من قو باردمي دباش مترك كدين ولا كل بتنا دي نبي قو باردمي يلا تقي بينك لا والله قني تاع ما عاش دبري دباب روح ولا بيشكو يلا باشكو ثاني شكو ولا أهاي اللي يبكن هاي كسر لخطي أغلى هذا أو بصيرتي بزيدة كان أجاي دنينوا لدونا موسي خرشي دا قالين شتيقري هذا فروشن هاي كسر بوجي أغينكا أو بصيرتي دستاني ببارزن وحميها بيا مكان لمن يندن دستان خوش دي شيركال بتابينم لو دوا أهوي بنعمل بوستي أولي لكم گەورم دەست پێ بکەم دەریان بینم لە سەریاندام ئاغا لە لای چەند دەست پێ بکەین یان لەرە ڕاست قصدي اول دست يعني الاخيري بەێ قاوچە دەست بە ئیش خۆتان بکەن و دەست بەکار بن ورد لك كلها کورە من نیم اشيانا ئەوانە لە ژێرێنە وانا شوري ئەدێ قال لي مقرتو بدەدەی یەکێک بیانێنە ژێری دەرێ دەرێ نەک ژێرێ هذا بس سمير قصة بينا خير برو شوري فرصة قرش تەنگەستورەکەی بینە تەنگەستورەکە بەس ئاغا والله گارەگار یاڵا ئاغا ژێری ئەوەتە يقدر يقدر بحياة لك السنة ده وانا غيرت يعني يقدر ئەستەوە برا ئەستەوە ئەستەدەی قیت بەوە ئەستەوە بێمرێ تەماشا من کە دەستێشت هەیە هەبوو
يعني شكاية لا تساشكا برو دانشە دانشە برو دانشە سري برو برو بيبا ولاي لێرە سەری بڕم لا بابا انا في شام سلمى برد ترسيم بيبا ولاي ڕاستا ببلاش تەماشاکە تەماشا ليه شقكم لمن لاش تو غوشتي فيه والله بس سري قولونك بالله ما بابك قرباني والله لو غصبان كاري سري ديش ونيا قربانك راهو بابي. بابيتو بابي تو ابو كاكا دەوەها دەوەها دور كاكا دورة زوق عەزەلێ مەکە عەزەلێ مەکە بلا ما ايش ما يا اغا اغا با خلاص يا كان بات هو نزات من بي ورا كاكا شانا بينو ورا اها ايدا یشکە بینە ليش دەرێ كبينهم بینە دەرێ سالفة كمينة خيني زول بو يعني خيني ناقص بو يعني هو بو وزايد وزايد بو وزايد بمدزان وزايد ايش بو وزايد ام ايش بين وزايد. ئەم ناسانم چاوم تاو سۆر بووە كوه اوت اها ئای لەو بەستە زمانەوە دوو شیلۆخینی نيه والله تێدا نییە چیەوە بلا اشهد ان لا اله الا الله ئێستا دەگری بيبا. بڕۆ بڕۆ وەرە 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 بيبا وەرە بيبا ئەزما پارێزم دەی ما بيه هذه كاكا دوزات تبرو كاكا بيلاش شو دفر مو بقى دبر داي وازم لي بين دبر داي عاوز ايش في دورك دري ودري يا الله صبر صبر دري ولا دري ايش في دورك دري ئەوە چاقل لە ژۆرەمە تەماشاکە دبيني او زلامه دبيني بيبا ايش تاك بيش شعب شلو ناي 50 شلو خياري تسيا اوا هذه زماني لولاري زمانه وهذا اليشا اي والله بيبا بيبا دري ورا هو هو يك مايا ما يا والله قول لك مسكينه تتنابلوا عي تتنابلوا عي ليه قري سلااو لە بابی بەڕێزم سلااو لە کۆ خۆشەویستەکەم سلااو لە جێگەرەوەی باوچی سلااو لەوەی کە ئاغای مستەقبل و داهاتووی ئەم گوندە و ئەم دێیە سپاس نێوان هاتە لە دیوەخەوە باشە بەێستا باوکی گەورم دێتەوە دەرم ئێستا دێ ئیشی نەباڵێ ئافرین خۆزگە ڕۆڵەکانی ئەم گوندەمان ئاوا عاقل و ژیر و تێگەشت دەبن دەی کاچی من دەستان بەردەن بەسە اغا بقربان يك نفر مايا منیشمەیە و میوانیشمەیە دەست بەدەن و تاوە بردرت له زۆر اغا ايش مان يا ساعبي گوتو میشمەیە بەسە باش اغا باش كاكا دمت سلوي كاكا كاكا دايبان سيدي قورة سزني قبره اره والله بيدا بي بنديت ازغارش لا تخو والله تو بيبا بۆ تەمای خۆت بدزیەوە لا كاكا لا كاكا متاقت من ما عندي ما دەستی ئەو لای بگرا دەستی ئەو لای بگرا لە ڕێوەشی هاتینەوە جەجغارش يلا پێکە بيبا خو بوك زاواري نم دستي بقرم كاكا دەستی بگرە هەردی هەرەوە هاي هەردی اخذ عالمنا مشامان هەردی یاڵە دەی دەرێ بۆ کاندی تان بەردا لا والله سلام برضو شنو ماله ئەها ئەوە دیتیەوە دیتیتە خۆ برا كاكا فکر لە هەرات نومەرات نێ دەی. نەکەوە یاڵە دەی ولا كل داي دەرێ کافر تاگرت کێ دەبەرم دەنبەر دبدبات خوارد لو هاتا بيتو سيوا دەبەرم دە وەڵی هەرنە هرناي نەبەر نایخ كرة سيدو درو ايها كرا تشا قال لي تم قال موضوعيه وعد هەرنای وعد هەرنیم كرة راكشة عرب هذا كراكشة شو هذا السبب من ماری ئاغای میوانی هاتم دەی بچمە دیوەخانێ أبلش ميوان من هي كرة دەستی سيدو بگرە یاڵە كرة بها بشرفهم هل يفك تايبتو كي بيزرو جناني فينا بڕۆ کاکە بڕۆیش خۆتان كرة کە اللي خوديتي سامر كده ما لما تسلك من الحكم ديا ولا قال ولا كاكا ولا كاكا من شو سلام هلا تسري كاكا كرة هل والله هلا. شرفية بردي يا ما نجمة دوري كاكا دوري كاكا شو ده لا عرب أنا رادك شيء ئەنی کاکە دەبەرم دەخۆ ئیسرائیلی تان نەگرتێ بابم كرة إسرائيلي سعالي إسرائيلي سعالي. كل قاتل بيستري هذيك كاكا حقا وين شو عم بقشتوا الاغاني اخا قلت ميوان ما تبي أغا بقصا أغا ناكل بعد ولا ايش نابي كاكا نابي أسلم كذا نابي كاكا اسباني قد داي بياكي كلهم تكم خيناك فرما وبقرا لو كاكا ميوان ما تلك الكشي ليش دودي ميوان ما نايم كاكا وكلام شرف إذا شرف بكلام شرف توا يعني دودي كلام شرف مانيا والله بيدم. وايد نادي نادي دمبوه خوي ما قبانيه مش كلام شرف هذا ما هو ده الدبل ما من ده سمش ما كنت شو مني ما كاتش خو من ميوان ما لك الكشي دي دسمه باشا أوه. أره والله بيبا باشا ده حول ده باش وانتم بيبا ده باش دور بس كاكا خلني كلام شرف يا وها باش كاكا دور ده بردي ورا من توش تشكل كاكا ڕاجان سزني قوريشتان دمك ما بروي إيه. وشي بيانا دشنو ماري ئەی وەڵڵا تێدەگەی لە من؟ وەڵڵا جێ خۆتی امنيه هنام رمبي دي لمرسا وقتا كوره منو بيارة تاش تشينا ماري نانا كي دخول شاي دخول إيه. بس كلها هرني وعد بێنێ
خوا دەزانی هەرێنیها ئەوە سی گولێکی دایە هەفتا پێنج گولێ بەس لە سمێرد بەتار دەکەم وعد بی هەرنێ هەرنێ کورە ناوەڵە بەس دەستم بەردە نه بچوو ماری ئەتو دەستم بەردە دە پێشم کەوە دی مشکلێ خۆ بخوا هەرنێ کورە ها نانا هەرنێ هەرنێ نا کورە خەمسەلام لە کوژم هەرێ چیژم بڕۆ ژۆر با تاقت پێ نەکەی بڕۆ ژۆردی ژۆردەی هێراجێ گەورە برێ هێراجێ سلام وەقت سەلامیە توش دامەنشە لەسەر خۆتانشە دامەنشە پشت بە دیواری مەدە جوان دانیشە لۆ بە پێوە دانانیشی ای والله وا بدانشتو بەزای چیا ئێستا نانەشی باشت دەینی چایشی گەرم و بەڕەنشی دێنێ قەید وانەی بڕی باشە بەس هەرنەی نانا خەمن نەبی نەرێ و زەلامە سای کۆکەیە زەلامی ناکوژی هەتا ئێستا حەفتا زەلام على دەستی نادۆ گولەکەم نا والله بەس مریشکە شێرکە کەرمایە دەرمانایە بیکوژی بەو خوازە سێ مەترسی داشی مدارە نەوێری بکوژێت کۆلا بە های ئەمە ئەم دەترسێنە مارێ کرە بڕۆ کرە مشکی شێرکە کەرمایە ئەمە ئەوە خۆشی ڕۆژی شەش شێرکە دەکە ئەتۆ لا ئەوە نابێ هەفتا سارم بەس عەزمە داشیم داران دەکرد عاشق بوو عاشق بوو هەرێ بەسەری تو هەرنەی باشە نا والله هەرنایە ئێستا نانەشی باشت دەینی دەبڕۆ بینە دانشی خۆدانش وا بە زیاد لۆ بە پێوە دانانشی نا ئەوە دانیشتنەوە دانیشتیمە یا الله خوا ئەمە دیارە میوانێکی گەلی عەزیزی جادرا نانەکە باش کاکە وا بە زیادی کە یا وەزار ڕەبی چای بدی کاکە ئەرێ والله ئاغا زەلامی دەکوژی ئاغا میوان دەدەوێ ئەم نانی دەمە خەرشی نه تو شیوالی تێتو لەگە ئاغەینی دە بەسە بەس هەندی زۆری دەوێت ئەو چای بدە کچێ مەیاس ئێ دەوەر دەی ئەوە چاکە پەنجا سەلامی کردی ئەوڕۆکە بەس نیاتمە مالەوە زەلام ئێ خێر قەچەکە میوانێ میوان جاد چای خۆکە ئەی هەزار ڕەحمەت لە گۆڕی مردیتە قەت لە چاکەین گۆ دەرناچ بەس تووسان چێمان مردێستم بە گۆڕی مەدەخۆی کورێت و دەرێم هەزار ڕەحمەتی لێبی دسوانم ئەرێ جادر هەتو لوا دەچی بەگەشت ئەو میوانە نازدارەیە ئەوە نازدارە ئەدی کو کچستە لۆ شکە ئەفتا چای دەخوا هەرێ دەرێ گەڕێ ماڵتما خۆ یەک چام لێناوە دەبا بیخوا دەوازە بکە برابینە ڕۆکەنام مشکێکێ نەکردیا ئێوە دەڕۆزەی. دەچم ئەوڕۆ پێنجی کردێت شەمێکی کاکە کاک جادر گیان چغارەکەم دێ یەک ئیشم بەبرا گەورەی خۆمە چغارە دەخۆیت و گەلە بە تەکلیفی دەزانێت و واللهی تەرکم کردێت دە 12 سارە بەس واللهی دەخەو ئەو خەفەتی ئەو دووسێ ڕۆژەی زۆر هیلاکی کرد لۆ واللهی ئیشەکەم پێێتە ئەگە لۆم بکەیت کورە تو ئاغای مەمنون بی ئاغات ئاغا بڕیا دەرکە سەر بڕی ها زۆر میمە ها دیار دەرچووە ئای وڵا بڕیار دەرچووە بۆ شەنستی و ئاغا میوانی هاتدنا لە سەریان لە سەریان دەبڕی ئەوە زادر گیان یەک ڕزای برایانم لێ دەخێ لێ فبریری ئەمن نمەچ ئەو مارەم کردیە ئەو مارە بە ماری خۆم دادەنێم ئێستا ئاتوو برامی خۆ خوشکردنی مە قابل خۆ برامی ئەم ڕزایەکم دێتەیە دەرێم بکە لە ڕای ئەو خوای ئەو شو ئیسم دەبگەڕێمەوە هاي ئیزنتە لەوە شێدن ئیسمەکەم دارن واللهی هەندێک ئیشم هەیە ئیشی چ تەیە زەرورە بەخۆ ماڵی دایتم دارن نابەخۆی ئەدی ئیشی چ تێ بە منارێت بۆ شەوەی ها مامزادە هەندێک ئیشم هەیە بکە لە ڕای خوای ئەو شو ئیسمدا کورەخە ئیزندەم کوورە سبینی نێوە ئاغا سەری من بەخوانە بەشی دێدا ئەتوو باش بزانە کە وعدم پێدای وحد وعدی پیاوان بی شەرمەزارت نەکەم ئەگەر 12 جار سەر کورەخە نیوە لە ڕۆژی قیامەتی دەتکوژمەوە واللهی ئیشاڵڵە ئەو عقا خوا لە دووەر دەگرێتەوە ئەگەر جێبەجێم نەکرد کورم بە حیات چاکەم نەکردیا بەد ئەو چاکە لەگە دەکەم بکە لە ڕای بابتە سەدەقەی مارم بدارم ئەی خدا ئەفزت باشکە مریشکەکە ڕۆژە هەشت کرد دەکە ئەی ئیشاڵڵە شەشی دەکاتە هەشت ئیشاڵڵە ئەوە لە بە خاتری ئەوە دێ ها ئیشاڵڵە بەس کورە دیەوە وعد کەلام شەرف کەلام شەرەف کەلام شەرف ئێمەش کام شەرەفمانەیە چی و قابل خۆی بمە خەبانیە مامزادە کە وعدم پێدای بەجێ بڕۆ دێ بەس کورە دیەوە جەمەداری ماز مەکەم ئێ دەبڕی وەرە خوا سەلامەتت کە یا ڕەبی والله قیرسی بابیتە سەدەقەی مارم داری خۆم ئەو خێرم کردیە جادر ئەو کوا میوانەکە وەڵا ڕۆی لۆ وەڵا گوت دەسمەوە گوتی ئینجازەم دێ وەڵام ئینجازەم دای ئەدی ئەو قەلەندەرە چایەکە چی نەخوا ئیجازەی چی بەوەی کێیە وەڵا ئەوەی گرتیتمان سزنەوە هاي هاري والله. سجل كويس الدريت والله ئەوە چەمەنە سبیانەوە هەفتا هەشە زەلامەوە بەس هەر بڕیە هاي قرد بسر هادي بقى كو. قرآن بقرآن هاملت قهوة كي تبشر شيء زيدومە لێ من قرد بسر أخي لو. هاتي كنت وش تسجل برا الله كدوة یەکچی گوتی خێر دەکاتی ئەتا سبیانە ئیسم دەدەسمە مای وەڵامیش ئیسم دەدرمێنم كوري هاي مالت كل بتو أتو كو خير دكي كو بياوتي دكي سجن زور قورية
چ جوابی ئاغا دەدەیەوە قلت واحد ديمو تشوفكم کورە وعدی چی و تەڕەماشی چی و حاڵی چی قڕت بەسەر بە قورعان نازەم سەری منیش لە قڕێ دەنێ بە خۆت تقري غريبك ديال بخ انا قوم رشكيمه غريبك ابو کورە کام مریشکیەوە غەریبە هذه عرفتي كيناك هاي پیاوانەیە هەن محتەرەمانەیە ئەتۆ بەس پێم بڵە قڕت بەس ئەگەر ئەتۆ ئەم شەو ئەنجن نەکرای بەشم شێری ئاغا دیارە ئەمن كشديتو دي والله قوي ديمو واللهی نەبینی ئەوان شي لكم يستعمل وڵا چی لێکەی شایەتمانی لێ بێنم تا ئاو بێنە دەستم شۆ يا جماعه تزوم تبين مماتم دەسە هەسە قڕت بەسە هەسە هاي کو جوابی ئاغا دەدەی و ماڵ وێرە محمود ها او سلامك هواري بردو مال خومه ايه غارده كو غارده نا والله الروي شو الروي كل هلات لو هلات والله قلت يا من قلتي هاتا سبيانه يزم ده ابنيش بيش كما سر خوم نبو ايه جنا كم قلتي كويس ده ايه راسك والله رازي زندار روي والله سبي اغا راسان يعمل انت بارسه والله اتو بارسه دك والله بارسه دكا زايلو لو كابرا قلتي برادري محمودي ما كورا كابرادري من تسميتهم نكر كابرا قلتي برادري ما قلتي زلمه ده تو ابن الزندا اي والله كورا من الزندا يا سيدي ابني زلمه ايه ده برو والله سبي اغا تشتاقوش من تشتاقوش دڵنیاو کابرایەوە نەهاتە خوایە هاي كوشا ئەکسەریم لە قوڕێ خۆناوکە بکەی ئەوە چ بوو جادر كوشا كامرا ندي تو بقرا درسو هەی قوڕت بەسەر جادر بەس پێم ناڵێ ئەتۆ کو جوابی ئاغا دەدەیەوە ها تەنگە نەفەس بە تەنگە نەفەس حتى كونا ئێ روي بقرا درسو شوف كم باشە چ بکەین ئێمە والله. چی جوابی ئاغا بدەینەوە بڵێن چ ها والله روي لقيت بتو لە قیسە چوو لازم قرشين بس اللي خوك وای قڕت بەسەر وەڵا دەبێ هەی بڵێ لۆ هەشت بەدامان قڕت بەسەر بە خۆت و بە مریشکە ڕەشەی ماڵیشت ئەتۆ بەس پێم ناڵێ ئەو کابرات کو ئاوەدە كوشي قرب سري توش هاي والله بە توش والله دنا باش بزانا اخا قرار درك مارو مدرسه دبري حد چێ جا من چاقمە بەس والله. وایەکەم لە ملی دەدای والله توش دبري وەڵا من چ مەوزوعین پێوە والله من شكاش دبري حدی دە باسی مریشک نەکەیا بقرا ما سر دبري هاي والله زايلو ها اغا او سلامه نيت اسمه هم سر دبري بقرا والله منی تیانیم والله ده بسمينا قرن بي بەخوا منی تیانیم کەیفی خۆتەوە ها بابا دبي بي وباش بي کورە وەڵا نایە چاقمە بەسەر تۆ ئەتۆ میوانی دەنا بر خزمەتم کردە ڕێزم لێ ناوە هذا شو مرش البريه ئەجا من سەر بڕێ قەیچەکە شو شايلنا من شو سوالو برجلي اوي كده من. اي تو والله تسر دبري ئای والله سبيني وەڵا تۆ بڕە لاو کرد والله دبي بي ئەمە خزمەتێک بردۆ پولی كنت بخواش بين نبينا قرن بيتو وەڵا براس نایە قڕت بەسەر هاي ئێوە من تاوان بارکە ولا دريع لقيت مني ولا دريع وين ولا دريع زين ولا تقول هاي ڕوتات ڕوت كور دي چ بابا لكن دي انا لە بۆ کوێ لكن اخاي هاي سەرێ لە قوردێ ناوکەم کەوت ئەوە بزانە ئەوە نەڕەنەرک و جەڕەجەڕ كده تا مریشکەکە یەکێرکەی کردووە اوريك كده هادي ئەوە تو برايش هادي يعني اوريك كيك ئەرەوە هذه قول ما مروج شش قريب كا وڵاتر ئەوە نەڕەنەر ئەرە جادرە وت چتە هذاك شو وقت الدنيا او كدي ناتو بۆ کوێ وكنا اخاي كورە چی سبێ بەخا سي اخذ بكوشي کەیفی خۆتە با بتکوژێ خلي قال والله لۆ بێن بقول حصل دوري وشتە باشا هبزانا او انت كنت زانتو قرياي اسمي رجال غسل ما بريد سمني دي ئاخە دەجات من چی شمێ باغا في سنه ما بريد مريم كي وجن دبي واي دوادرين ما يسبي وجن يعني بسم الله قبل بيك تاكل ميردم ابو لو دي العرب شاشيه كتي شو زالف هادي يعني بباري ولا بلا تخوا بلا بيا كم القسطانه عيبني عين بلا قوته صادق يا الله رجلو تخير لقيت بقرب كوا يا واركو انا كره زادت وش شال سرب من رايق هذا زالو يا الله يا الله يا رسول الله يا الله يا الله وتسنى رنرتا والله أوا مريش كمان ياك كده ورو قسيتي مناقشه يوم انا هاتكو يلا بيشم كوال لو كنا غالقه كابراي كابراشي كابراكي كابراي دوني هواري بتمام السري ببرن وشي اغا ميوانيات وتبي بو مال عيب نبي تو سر اوي يقدر رومانه بي ويدا دنم ديمو كابراكي زادر شان كابرا دنم نازل دنگ دوا غورا مكا كابراكي كاكا كابراي بخوي دسان يلا داي
چوو عەمڕەی ئەی ئەو ئەوە نەبێکە میوانمان بوو ئەوە داچی ژنێ دەینی قسەیدی کولاکێکی دایکی دەڵات براوتە لە بێژە ئەو بابی ژنێ دەینی ڕاستەکە لەگە ژنەکە دووڕێنێ دەکەی من نایە چ؟ هیچ عقم نەبێت هەی بەکچی ئەوە چیەوە چ پستە پستانە جادر چی هەیبە كنا بفيها عملنا ما آخر خيدكم هەردووکتان پێشم کەون لۆکن ئاغای وش نعمله؟ ئەنگۆشتێکتان لە مستەریە یاڵا آخر كاكي جلاد من شي سميا یاڵا شتێکتان لە مستەریە دای أمر كده لا بوكا دای یاڵا یەکسەر دەیت سوو گۆتم مەگەرم کەوە تۆ فەوزالە دروست کردو والله من نايم پێشکەوە آخر من نايم دەرێن پێشکەوە لە جیاتی ڕاستەر والله ژنەکەم نێمجێ قڵنام بەعاقی خوای والله هلا خوای والله هلا كاملة هلا وەرە چێرە كاملة هلا دروي من نايم وەرە سادر بخبرة من لاغة بخبرة معانا ونێمنی نایە كابرا هەراتە چێ صلاة نازم حراس هلا ڕۆی شتێکتان وەگرتیانگۆ أخوي يتمان ئەو ولا لەڕەنەڕە كتوا لەکن ئاغای بکە یاڵا محمود بەلاغا کاو زەلامە ئەبوو جەڵات مانان سەدێت تۆ ئاغا ورێمێک ساعتە زەلامەوە کردیا ئەوە هات ئاغا ئەوەتە لەکن ئاغای لە خۆتان ئەو شەکوانە بکەن یاڵا دای سلام علیکم های وای ئەمە دوو لێ زەلامم بەردا ئەوە ژلو بدێتە مەیدانێ ئاغا دەزانی چیان کردیا چیا کردیە بە هەردووچیان نەفەرەکەی بردیانەوە مارە ڕازی زنیاندایە ئەوە چە محمود چ بکەم من ئەوە تێ جادر ئاغا بە تەمام منیان کرد کابراش گەلێک پەڕەوە وەرێرە بیکە خاتی گۆتی بیکە خاتری مار و مندارت ئێ ژنەکەشم ڕاست بگۆتی بابڕ خەیری ناغا والله آغا من قسم نكردوا آغا فرمان بيبكا خدمتك ريزم لنا بلا من روي کوتاوە ماری ئاغای هاتو ئیزن دەدەی کوژنە ئەوە تە هێلکەلی ونا قەول سپیان لۆی لە ڕوونیکە هێرکە دۆژێ ئەرێ وەڵڵا دەرەمیزنم لە بە هەردووشیان بە یەک جاری ڕاستەریان ئاغا پاڵدا با لێیان گەرە با بیان کوژ هەردووچە باشە ئەو زەلامە تاوانی چی بوو بە چ تاوانێک گیرا بوو ئەو زەلامە تاوانی زۆر گەورەی کردبوو بەڵام ئەوانە ئیزنیاندا عەباس بەرێ قوربان ئێستا هەردووچیان دەبەی و لەسەریان دەدەی بابزان ئەمری ئاغای چییە ئاغا خێر دەگاتێ بە قوربانە دوم شتەکەی ها گەورە مەکە دوای ئەمە فەقیری بەقورعان وەزعمان باش نییە ئەمە هەردووکمان خەتای من نەبوو ئەوە جاری ژنەکەم ئیزنیدا ئەمە گوتم لێ گەڕێ با بڕوە دوای گوتی نەبا نەڕوە وەڵا دوای گوتم هێلکە لۆ لە ڕووی دەکەم وەڵا ڕۆی ئاوا چوو بە قورعان ولا أمن كي وابن جادرة ولو سر هلا بريخوا بناسي أمن كيف سلام مدلاسي ئەدی شێ مری شوە سەر بڕی أمن باشە ئاغا أنا والله أمن خدمتك بكر آغا بلا ممزاني آموزاي جادرة یا الله خوایە بەناوت ئەتوڕە خۆت نوێ کە جادر بە هەردووکتان بە جارەش ببڕی کاکە ڕاو تو شکەیەوە گەورە مەکە لەوە پەرێدراوە زان کابرا دێتەوە ناتەوە ڕازەکەتیدا مامە خارە خێر دەگاتێ وەستا بە قوربانە وەستا چێ ئاغا ئاغا تەماشا وەزعی مەکە ئەمە تازە گۆل کچێرەکە مازای گۆلکە شێرینە ئەرێ بەخوای شیشەکەی گەورمێک زێر سەرمان دەبڕن بە قورعان وەزعمان گەلە خراپە خێتە نەگاتی مامە گەلێکە بە قورعان گەلە فەقیرەوە انتیزاری چ کورا لەسەریاندا ئاغا ئەوە هاتەوە ئاغا بە قوربان نەمگو ئەو دەستە سەبرانە سەخێرانە ئەو هاتەوە باشە باشە بە قوربان ئاغا خەمە وەزعم باش نییە والله محمود بالو بميني هتا دفعك لما نكر قسيتي سمير ماسعة اللي ماك حرم کاکە وەرە پێش ناوچێت و مەغدی داغا مەغدیت ئەمە تەمەشای تو دەکەم سەرم سوڵمایە برێ گەورم با خزمەت بکەم باشە تو دەزانی لەسەر دەدرێ بە تاکید گەورم ڕاوەستە لێگەوەی وازی لێبینە یەکسەر جواب دەوە مەغدیت بەرێ گەورم هەموو تاجروبیم دەمینێ ئەتو مادەم دەزانی لەسەر دەدرێ کو هاتیەوە وڵی گەورم ئەوەی ڕاستیەکەت پێ برێم بەرێ ئەمن ئەو کابرایە ئەمنی بردەوە ماری خۆیان وایە شەوێ ئێ خزمەتەکی چاچ کردم بەڕاستی ئێ ئینسانیش نان و نمەچی یەکەکی بکاتن نابی فیتەی ئەڕامزادەی دیاربی وایە ئەمنیش تەکلیفەکەم لێ کرد ئێ لە تەکلیفەکەی گوتم وعدت دەدەمێ وعدی پیاوە ئێ ئینسان دەبی پیاو دەبی ساحب وعدی خۆی بی فعلا ئیزنم دا ئەو شۆ بەس ئەو شۆ وعد بی بەیانی بگەڕێمەوەکن باشە لۆ شەوێت چوە مارێ
وڵی ئاغم خۆش بی هەندێک ئامانەتم لەکەم بوو قەرد و شتی خەرکم لەکەم بوو گوتم با بە سافی بگەڕێمەوە لای خوای گەورە ئاوا بەرێ کاک مەخدید بەرێ مادەمە تو ساحب وعدی خۆت بووی بەرێ مادەم کابرای بوو لە خوای دەترسی بەرێ ئامانەتی دەپارێزی ئەمیش وعد بی هەتووم ئازاد کرد زۆر مەمنونم گەورە ئەستەغفیر الله ئەستەغفیر الله پیاوی وەش تو دەبی لەسەر دنیای ببینێ زۆر مەمنونم گەورە خوا خێرتان بنووسی زانی چییە؟ بەرێ ئینشاءالله لە جێشی باشی دادنێم دەست ماچەکەم گەورە محمود بەڵێ ئاغا دەیبێ مارێ و احترامی دەگری و هەتا مارێش ئەگە لێ دەبی بە سەرچاو ئاغا دەمەدەی فەرموو سەرچاو ئاغا چی احترامی من بگری بێ زەحمەت باش لەگە خێزانتەوە دەستەوە مارێ بەرێ ئەوەش لێ قبول ناکەم بەرێ وەڵا یاڵا دای دەی بەرێ شەستانە بۆ کابرای زۆر هاتە سوپاس مەمنون بۆستا مەمنون خواحافیز بڕەدەی ڕەبی هەناوت بدڕێ ئەرێ وەڵا دڕاندی گۆشتی بدەمێ خۆ کەس نەگو مەمنون هیچ قسەشی نەکرد زادر ئەزانی پیاوەتی هەموو بوو بە ئاغا ئەرێ بە قورعان بەس پاسی ئەوی دەکرد بێ قیمە لە والله. گۆرە چ پردە دەستی ئاغا دەستی ئاغا والله هو بالله وتەڵای کارسێکی نایی خوایە لەبەر ئەها زوری ئەو خوددایە نەبێ و احترامی ئاغا خوددا شادێرکەکەم لە تەپ سەری والله بريا لێت دەبایە والله بريا. خۆم تەقیکەم داگوت دەڕێن بگەڕێمەوە لێکە دەباس دەبینە وڵا بێ قیمەتە ئەخەنە ئەمە زۆر. زایتی ئەمە سالگوکەمە ئەم پیاوەشی باشم لە خۆڕە خەڵکی داوات دەکەم دەبخۆ دەردت بێ ئەوە لە داوەت و داوەتکاری مەکە مشکمەکە نەکردی وەرە ناوەڵە دەبا بڕێدەی داست خوا دەست نانش خۆشم و عاتکە داستی زادر آه. ئەزانێ من یەک دوو ڕۆژەگەلی غەمم خواردووە تۆش غەمت خواردووە کەچی ئەمە نییە ئیمانی ئەو ئیمام لەو کابرایان نمایە ڕا لە مێشی داما هەتو وەرە بزانە ئەمە قسمەتم کردی ئەمە ڕێز من نایە ئەو زت لەو قادێت ئەو کابرای ئەو کردنەت پێدەم والله ئەگەر نمەک حرام نەبێ دێماڵ ئاوایەکی لەگەڵ بکە ئەگەر نمەک حرامیش بێ ئەوە کەیفی خۆیت و حواڵە بەو خودای دەواز خۆ داست نانش خۆشم و عاتکە قورعان لێ نانێمە تا دوو قسەی خۆشم بۆ قسە خۆشی لەکەم کچی سەر درم بەخۆی گیرە توش نانە بەرە بێ بە قسەی خۆش دەی دەی وڵای چ دۆ بژێرمەوە دەگیرەوە دەی کچی ئەوە نییە ئەمن جاهیر بوو ئەس سلامش بۆ قوت بوو هەمولی زەلام دەگرنیا شێشە هەب بێکم دادا شەڕک بوو لە کۆرانی مارێ خۆمان گۆتیان وەرە ئەز ئەو کاتی ئەوە بوو ناوچە زەلامەشان لێدا بەر بە نوێیان لیاندا والله چوومەوێندە لێدە بە شەشان بە ناوی گەتم لەویمدا یەک دوو کاتی یەقیان گرتم سێ چار شیژی جاهیر لەسەر بایتم شان دەکردم دەی شیژەکان تاالێ ئەوە نیشارەتێن لێ ناردم گوتم شارەتیان بۆ گوتم بڕۆ هەتا مەیاسەبی ئەمر حیساب لە کورد داکەم ئاخ زادرە دەچم بۆ نەبێ نا ئەلۆ مشتم لێ دێ بەخۆم نەخۆشم ئەو سەر درم جیا دیسە ئەڵێم دەستێژن نییە دەستێژ شکاتت چوار ساعتی خوا دەستێژن تقوات سەبر ناکەم دو عازرکە ها تەسەر درم سانجی چ دەخۆ والله بەس مریشکە شەشێکی سەرمە بڕ شان سەر نەنە دڵم نایە دڵێ من زادر لۆ ساوارێکی سوورت بۆ نەکەم و بڕێک ماستا و سەوزۆ مۆزۆ بۆ دانێنێ بەس بەڕێم دەکەی مارێ دەستی هەستا ئێوە هەڵدەسم هەی سلام علیکم سلام ورحمة الله وبركاته بخير بك كاكا باش کاک عزیز باش كاكا بخير بك باش تشاو بخير بك تشاو بخير بك فرمو برو اوك تشاك شتك ماني منك شي بخير بك كاكا تشاو ئەی سەلامەت بی کاک جادر زوري تعالزم درم باجك بربو ها دەزانم کاک جادر حەق خۆتە لێم عادز بی كاكا كل يدا عدزنا اترجع لبير تاي اخي على حساب فرج مرشك كله منك كاكا خويا واحد مشتك بعق دەزانم حەق خۆتە بەخوای قەنەعەت بکە لەوەتی لەکن ئاغای ڕۆیشتیمە ئامانەتەکەم بە فکراتەوە لێ بەسەری ئیش ڕۆیشتم گوتم ئەو ئامانەتە جێبەجێ بکەم دوو ڕۆژە بەخوای بە سوپاس وستایشی خوای گەورە دەکەم ئێستا شاتیمە زۆر سوپاسی تو بکەم ئەو کاڕۆی چاشی ملۆینە لە پێش دەکەم بەستەوە دومنينا ئارێ وەڵا بقاري ئەنجە لە دەژنیە ئارێ وەڵا اوكي بخير منی کاکا بستشاب نهار بيم خوش بكا كيف بدال اما اللي بيرتاج نغي كيف مخودات دمكو كاكا زور ممنون زور سباس ايوه خلا مشتكو ئینسان دەبی صاحب وعد و پەیمان بی ايوه عارف والله ئەو وعدەکەشم بەجێگەیان ئەو کاڕۆژ هەدیە لۆ تو لە لای ممنون گەردەنیشت خۆش و ئازابی قردني خوش تو عذابي اما شي وادارم هم كسق وشتو اوها صعب وعدي خوي بي قمري اوا هاي نرم ها سنمري يلا دادي يا خم ئاغا یەکێک دەریان بێنیان لە هەمویان لێ بدەن اغا قصدي وين
دانش لە جێ خۆدانیشە بیبان 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 لێرە سەری بڕم یا بیباولا بیباولا قوربانی لەولایە بیبا وەرە بیبە دای مجریم بس لك يا زكي دلك ما يشكل كنكا ممكن قام فيها أرجع هرني هرني كنت كوجم وعد بي هرني واحد وعد آخر زلام جا كوجم شو زلام كشني دي ها من تقول من أنا هري والله عايز كلام نا بينا لكن زلام خادن زلام كشني بشي والله زار لازم مرشك شيء كلمات تدري ما ناس اللي بري بخوای دەچێنە ترسی داش من دارامبی هوب هيك وزعم داش لابس ديما كان يا الله خير يا الله يا الله يا الله يا الله چنە ڕەناغتا شو داويتو یاڵا پێشم کۆلەگە کابرا لەو کناغەیدەی كابرا شو تسهل آوي اقسيتي دا أنا والله. وتيجي قلت لي اسمه سر آوي هر عندك الرمانة بيداي دنيم روي چێندە ولا روي شو عمري اجدادي وقتك حزانتي بون بزناك يلا قاك والله شو عمري اقسيتي ئاغای ئاغا أخا ما تعذر كفر أنت ما بردان ده والله ويا. جنا كمر دزني شو كاش نكا تازە گۆرتێکەوە زای 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 زای